بەڕێزان سڵاوتان لێبێ، هیوادارم هەموو لایەک باش بن. چەندین پرسیار و هەنێشتی ناڕوون هەیە کە خەڵک کارە سەبارەت بە ناوتۆمارکردن بۆ حەج بە شێوەیەکی ئەلکترۆنی خەڵک ئەتوانێت ناوی خۆی بنووسێ بۆ حەجێ. ئەو بەڕێزانی کە ساڵی پار لە هەمان سیستم ناوی خۆیان نووسیوە، تکایە پێویست ناکات دووبارە ناوی خۆتان بنووسنەوە. لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەی کە پار پڕتان کردوێتەوە، لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەوە ئەچنە ژوورەوە، هەموو زانیاریەکانی خۆتانی تیا و تەنها ئێوە تەقدیم یەکەنەوە. تکایە ئاگادار بن دووبارە فۆرمەکە پڕ مەکەنەوە. زانیاریەکانتان بوونی هەیە لە سیستما ئەلکترۆنیەکەیە، تەنها ئەچیتەوە ناوەوە، ئەچیتەوە ناو سیستمەکە، لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکەەوە هەموو زانیاریەکانی خۆتە بینیتەوە و دووبارە ئەتوانی پێشکەشیکەیتەوە. واتە مەرجە ئیلا ئەبێ پێشکەشیکەیتەوە. ئەگەر پێشکەشی نەکەیتەوە وایە فۆرمەکەت پڕ نەکردبێتەوە. بەڕێزان، ئەو پرسیارانەی کە هەتانە بۆ ئەوەی وەڵامەکەتان بە شێوەیەکی دروست دەستکەوێت کە سەردانی سایتی ڕسمی دەروازەی حەج بکە. دیقەت بن لە سەری سەر و نووسراوە پرسیارە باوەکان. لە بەشی پرسیارە باوەکان هەموو ئەو پرسیارانی کە تایە کە زۆر دووبارە ئەکرێنەوە خەڵک زۆر ئەیکا. بە نمونە ئەڵێ ئایا پاسپۆرت یا پێناسی دیجیتاڵی منە بێت، ئەتوانم داواکاری حەج پێشکەشکەم. لە وەڵامەکەشی بۆ نووسی کاڵێ نەخێت، پێویستە کە تۆ خاوەنی پاسپۆرتی عێراقی و هەروەها خاوەنی پێناسی دیجیتاڵی بیت کە پێوترێ UPN ژمارەی کەسی بێهاوتە. پێویستە هەردووکیت هەبێ ئەنجە تۆ توانین فۆرمەکە پڕکەیتەوە. هەرێکێکیانت نەبێت ناتوانانی پڕیکەیتەوە. و پێویستی بە ژمارە مۆبایلە بە شێوەی 100% بۆ ئەو کەسانی کە پرسیاری ئەوواکەن ئایا دوو ئافرەد یان دوو پیا دەتوانن بێکەوە داواکاری حەج پێشکەشکەن. لێرەیان نووسیوەتی نەخێر، دوو ئافرەد یان دوو پیا ناتوانن بێکەوە داواکاری حەج پێشکەشکەن. بۆیە ینی لە سایتی خۆیان هەموو ڕێنمایەکانی تایە. ئەمە ڕێنمایە گشتیەکانە کە مەرج و یاساکان ئەو بەڵگانی کە پێویستە بێت، هەروەها ڕێنمایەکانی تایبەت بە هاوڵاتی. واتە تۆ ئەگەر کەسێکی ئاساییت ئەتێ ناو تۆمارکەی پێویستە ئەم مەرجانەت یابێت. ئەم مەرجانەت یەکێکیانە بێت ناتوانانی. بۆ نمونە ئەگەر ئافرەتیت ئەتێ بە تەنها بڕۆیت، پێویستە تەمەنت لە 45 ساڵ کەمتر نەبێت. 45 ساڵ کەمتر بێت ناتوانانی فۆرمەکە پڕکەیتەوە. و هەر وەها پیاو کاتێکێ بە تەنها بچێت بۆ حەج، پێویستە تەمەنی لە 25 ساڵ کەمتر نەبێت. 25 ساڵ کەمتر بی ناتوانانی بە تەنها بڕۆیت، فۆرمەکە پڕ ناکەیتەوە. هەروەها بابەتی ئافرەت لەگەڵ مەحرەم، ئەمە هەموو ڕوونکردنەوەکانی تایە. ئافرەت لەگەڵ مەحرەمێکی حاجی هەموو ڕوونکردنەوەکانی تایە. دوو ئافرەت لەگەڵ مەحرەمێکە هەموو ڕوونکردنەوەکانی تایە. بەڕێزانتکە سەردانی ئەمانە بکەن. و هەروەها ڕێنمایی تایبەت بە بنەماڵی شەیدان، ئەو کەسانی کە مامۆستای ئاینین و یانەوێ بڕۆن، هەموو ڕێنمایەکانی تایە تایبەت بە کۆمپانیاکان. واتە بۆ زانیاری ڕاست و دروست ئەتوانن سەردانی ئەمە بکەن. لینکەکانی لە کۆمنت دانێم، داوای بکەن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، خواتان لەگەڵ.